ولی بین رانش خود دو واقع خدا انفال دفرا بهدیدان یکم جار لدفرا بهدیدان دست بکر بول سال 1987 ویدمی امجی که بوین بگم بیرامتی تی قناغا یکم او گندن دکفن سرجادا سرکه قنطارا که متینان و گاره وری هر همو گند هادنا چول کرن خلکان ربی چونه پش گندان خونیزی که سنورین ترکیه کرن گندنا هادنا شوطاندن لسال 1988 دگل انفالا سرانسری لکردستان قناغا که مترسیداریا انفالا دوره دست بکری جبلی کیمیا باران کرنا دوره البته او دور پشکا شیری برکتیه جا انفالان حتی گنده که لبرگاره دبجنه گنده گویزه او مرگتیه گنده گویزه بارا پتر زلامندان هادنا انفال کرن خلکیان هادنا انفال کرن نوکه جی لکانی لمرسته که هنه مروف دزانه کراو شوانچاویه ایدیراو بی آوای پیتنم بحثا و پرسیب کن برس آرام نوری او ریببری ریببریا گورن بکمل وزارت شهیدان فالکرین لدوی کد گلمه که کرام دمات باش به البته ایروجی که لگنده مرگتیه از بارم قنطارا که برگاره لور گوله که بکم هاتا هلدان ما بستوا وی گوری چه گلوبتن اف گوره لوی دبره هيا انت تا پیش بینی کرین یندن جابن بله سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتە دیارە ئێمە ئەمڕۆ پەردەمان لەسەر تاوانێکی کۆمەڵگوشی دژی گەلەکەمان لەلایەن ڕژێمی پێشووە هەڵدایەوە و هەروەها وێنەیەکی خەمناکی کۆمەڵکوژی گەلەکەمان پیشانی دنیادا بەڵێ ئەم گۆڕە مێژووکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 لە پرۆسەی ئەنفالی بادینان دوارەوەی ئەم شەیدانە لە خانەوەدەکانیان زیاد دەکرێنەوە و بە شێوەیەکی دڕندانە لەلایەن ڕژێمی پێشووە شەید دەکرێن و لەژێر فشارێکی زۆری سەربازیدا بە شێوەیەکی خێرا لەلایەن خەڵکی ناوچەکەەوە بە شێوەیەکی سەرەتایی دەشاردرێنەوە کە شێوەی شاردنەوەکان شێوەیەکی نادروستە بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گۆڕە بە کۆمەڵەکان لە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان دەستپێکی ئەم کارەمان ڕاگەیاندووە ئەم کارە بریتی بووە لە دوو قۆناغێکیان بریتە لە هەڵگرتنەوە و هەڵدانەوەی گۆڕەکە و پاشان گواستنەوەی ڕووفاتەکان بۆ پزیشکی دادی و پاش وەرگرتنی نمونەی DNA لێیان دووبارە بەڕێو ڕسمێکی شایستە دەگەڕێنەوە بۆ زێتی خۆیان قۆناغی دووەمی بریتە لە دروستکردنی مۆنۆمنتێکی شایستە بەم شەیدانە لە گوندی خۆیان لەسەر بودجێ وەزارەتمان بله کاک ئارام البته لەوێ دەبەرێژی gelek ئەنفال لێ هەنە لەوێ دەبەرێژێکی دەچارچوێ هەوێن بەتناوێن ئەنفاڵاندا gelek قوربانی دانە حتى او دەبەرە gelek خراپات کیمیا بارانکردنجی ji ber ku bîrameya dema ku xerapat ya kîmya barankirin gelê dibe kesên nîzîkê me jî bi wê sedemê genê xwe ji dest debin lê heta nav fukseke ciddî ser wê deverê nîne gelek ku çip serî hat ketebetî di hevên bednavên anfalan da hûn ku wezareta şehîd û aliyên peywendîdar niha şûn de me besta çip kên wê deverê gel بەڵێ بۆ جوابی پرسیارەکەی جەنابتان وەکو بوونی گۆڕی بە کۆمەڵ لەو سنوورە ئێمە بە گوێرەی زانیاریەکان ئەوەی کە بە دۆداچوونی بۆ دەکەین هەر گۆڕێک هەر زانیاریەک لەلایەن هەر کەسێکەوە بێت ئاگادار بکرێنەوە بە هەبوونی گۆڕی بە کۆمەڵ ئێمە وەکو وەزارەت ئامادەین هەموو ڕێکارەکان بکەین وەکو کار نەکردن یاخود بۆ ئەم دەڤەرە بەڕاستی دەڤەری بادینان ئێمە هەموو کارەکانمان و هەموو بە دۆداچوونەکانمان بە گوێرەی زانیاریەکانن ئەوانەی کە لە سنووری هەرێمی کوردستانن لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان دەبێت بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی گۆڕە بە کۆمەڵەکانی حکوومەتی فیدرال بێت و ئێمە بە گوێرەی زانیاریەکان ئەوەی بتوانین ئەوەی دەستمان بکەوێت درێغی ناکەین لە بۆ داداچوونی ونبوانی نیشتیمانەکەمان لە هەر کوێیەک بن هەموو کارێک دەکەین بۆ گەڕانەوەیان بۆیە تاوکو ئێستا زۆر هەوڵەکانمان با بڵێن سڕ دەکەینەوە و بە داداچوون دەکەین بۆ ئەوەی بتوانین سەرەتداوێکمان لە بێسەر و شوێنبوانی سنووری بادینان دەست بکەوێت و ئیشەڵڵا بەردەوامین و ئومێدەوارین و ئیشەڵڵا زانیاریش دەبێت لە داهاتوودا سەرەداو دەبێت بۆ دۆزینەوەی ونبوانی بادینان ولی ام منها دیمنان دميزينين تماشا دكين تایبەتیجی او رفات هات ندیتن پشتوینیان شیت کاوان یاوی سردمی اش بیرامت توی سردمی شیت کو صابینه پیچکت نقاش بینه او شینا وروسایا کواتا کاکرام بحث مونومنت کتی کرن کو مونومنت کلوی دوره بته چکرن اف رفاته د چارچوبی مونومنت دا بین ناشتن اف مونومنت گلو و کنگی بته چکرن راوش چاوایل دور ویکی
بەڵێ ئێمە لە سەرەتای یادی ئەنفالی تەواوی کوردستان لە 4 ئەم پرۆسەیەمان ڕاگەیان بەڵام وەکو وەزارەت تایبەتمەندیەکی بە کەسوکاری ئەو شەیدانەدا چکە ڕۆڵەکانیان لە ژیان ماون خێزانەکانیان ماون وەکو دۆزینەوە وەکو ناسینەوەیکی سەرەتاییان لەلایەن خێزانەکانیانەوە بۆ دەکرێت بەڵام ئەوەی کە یاساییە ئێمە ئەنجامی دەدەین کە بریتە لە پشکنینی دێنەی بەنسبەت ئەو مۆنۆمنتە بۆیە ناوچەکە ئەو خانەوادانە ناوچەیەکیان هەڵبژار کە ناوچەیەکی شاخاوی بوو تۆزێک دروستکردنی مۆنۆمنتەکە دواکەوت ئەویش لەسەر داوای خێزانەکانیان بوو بۆیە لە تقریبان دەکرێت بڵێن دە ڕۆژێک دەبێت ئێمە دەستپێکی کاری مۆنۆمنتەکەشمان ڕاگەیاندوە ئیشەڵڵا ئومێدەوارین و پێی ئەو سەرچاوانەی لەلایەن با بڵێن ئەندازیاری سەرپەرشتیارەوە بە ئێمە دەدرێت پێش یادی ئەنفال لی بادینان پێش 25/8 کارەکان تەواو بکرێن و ئەو ڕووفاتانە بەڕێوەڕسمێکی شایستە بگەڕێنەوە بۆ ئەوێ ولی تو هەڵدووەکەی تو زانیژی کەلهان زارکێ چ دیروکێکە ڕەش هەیە تایبەتی دانفاڵاندا کەواتە کاکارم ینی پێشبینی دەکرێت لە کوردستان دەبێت شوێکی گشتی بە تایبەتی لە گەرمیانە لە دۆڵی جافایەتیە لە خۆشناو لە کوردستان بە شێوێکی گشتی کە گۆری تری بە کوماڵ هەبێ خەڵکێکێتیان نێژرابێ ئێمە وەکو بە جەنابتانم ڕاگەیان ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گۆڕە بە کۆمەڵەکان ئێمە داواکاریشین هەر کەسێک لە کوردستان زانیاریەکی هەبێت لە شوێنێک بە هەر شێوەیەک زانیاری پێدرابێ هەواڵی پێدرابێت لە بوونی گۆڕی بە کۆمەڵ ئەوە ئێمە ئامادەین هەموو ڕێکارەکان جێبەجێ بکەین بۆ هەڵدانەوە و گەڕانەوەیان بۆ شوێنی خۆیان بەڵام زۆربەی ڕووفاتەکان یاخود زۆربەی ونبوانی ئێمە بێسەر و شوێنبوانی ئێمە لە ناوەڕاست و لە باشووری عراق شوێن بزر کراون بۆیە ئێمە هەموو هەمیشە بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی گۆڕە بە کۆمەڵەکان هەوڵ دەدەین ئەو ڕووفاتانە یاخود ئەو گۆڕە بە کۆمەڵانە بدۆزینەوە و بیگەڕێنینەوە بە کوردستان ولی برێز ئارام نووری ڕێبەبەری ڕێبەبەراتی گۆڕین بکەم لە وەزارەتە شەهید دانفالکریان لە دۆکێت گەلمە بە سپاس کاکارام